کەنیسەی باڵای ئەرمینیا بە بەشداری هەزاران کەس یادی کۆمەڵکوژی ملیۆنی و خەڵکی ئەرمەنی کردەوە کە لە ساڵی 1915 لەلایەن ئیمپراتۆریەتی عوسمانی کۆمەڵکوژ کرابوون. مەراسیمەکە لە شاری ئیچمیادیزم بەڕێوە چوو. هەزاران ئەرمەنیش لە وڵاتانی دیکەی جیهانەوە هاتبوونە شوێنی مەراسیمەکە بۆ ئەوەی بەشداری لە یادکردنەوەکە بکەن. من لە میسرەوە بە تایبەتی بە بۆنەی پیرۆزکردنی شەهیدەکانمان هاتووم. ئەمە لای من مانایەکی تایبەتی هەیە چونکە باوانەکانم بەشێک بوون لە کوژراوەکان. باوکم یەکێکە لە ڕزگاربووەکانی ئەو کۆمەڵکوژیە. ئەو جاران زۆر شتی بۆمان دەگێڕایەوە کە ئەگەر بمنووسایە یان قسەم لەسەر بکردایە ئەوە چەندین بەرە کتێب دەردەچوو. گەرچی ئەو زۆری قسە دەکرد و زۆر شتی بۆمان دەگێڕایەوە بەڵام لە کۆتاییدا دەیگوت بوەستن. نامەوێ بیرم کەوێتەوە. بە گوتەی مێژوو نووسان کۆمەڵکوژیەکە لە ساڵانی نزیک لە زنجی یەکەمی جیهان ڕوویداوە کە بە وتەی زۆربەی شارەزایانی بواری جینۆساید ئەم کۆمەڵکوژیە یەکەم کۆمەڵکوژی سەدەی 20م بووە. ئەمە ڕۆژێکی مێژوویە کە بووە بە سیمبۆلی زیندووکردنەوەی نەتەوەکەمان. من هەست بەوە دەکەم کە چۆن ئەم بۆنەیە ورەی هەموو ئەو کەسانی بەرز کردوێتەوە کە لێرە دەژین هاوکات لەگەڵ ئەرمێنیەکانی دەرەوەی وڵات هەست بە یەکگرتووی دەکەن. ئەگەرچی تورکیا جێڕانەوەیەکی دیکەی بۆ ئەم ڕووداوە هەیە و ژمارەی کوژراوەکان بەکەمتر لە قەڵم دەدات، هەروەها شەڕی ناوخۆ و پشێوی بە هۆکاری کوژانی قوربانیەکانی وەسف دەکات، بەڵام هەر یەکە لە پەرلەمانی ئەوروپا و پاپای ڤاتیکان ڕووداوە